یاری داهاتوو دواترمان سکۆتلەندا بەڕازیل بوو سکۆتلەندا بەڕاستی بەڕازیل باسانی بودەوە یاریی ئاسان کرد یاریی قڕسیش نەبوو زۆر ئاسان بوو دەتوان بڵم جێ پەنجەی ئەنشلۆتی بەسەر دەرونی یاریزانەکانی بەڕازیل زۆر کاریگەری هەبوو دیارەکانی زیارەکەی تریژ مەغریب و هایتی ینی مەغریب زۆر باشە ئەوش پێشبینی کرابوو کە بە ئاسانی لە هایتی باتەوە ئەفریقا و کۆریا هەبوو کۆریا دوو جارە من سەیری یاریەکانی دەکەم بە ئاست باشە بەڵام بە ئەنجام دەدۆڕێتن بڵێن کەمی چانسەکان دێت هۆکاری سەرەکێکی ئەوەیە کە یاریزانی نەبزانێت گۆڵکاتنەوە هەڵبژاردێ هیچ یاریزانێکی نییە گۆڵکارە چتەوە بێتن لەگەڵ ئەفریقاش دووبارە باشتر بوو بەڵام نەیبردەوە و مەکسیکیش باسی کۆتا یاری بکەین لە کۆمەڵەکان کەەوە کۆتا یاری خۆی ئەنجامدا عراق بەرامبەر سەنیگاڵ ئەو سێرکە ئەو عراقی کە نەرویز نەیتوانی 5 گۆڵی لێ بکە کە فەڕەنسا بەو هەموو ئەستێرێ نەیانتوانی 5 گۆڵ لێکم بەڵام بەرامبەر بە سەنیگال 5 گۆڵی خوارد کاکلیز ڕێبی سولاقە کاتە سوورەکەی زۆر کاریگەری هەبوو لە سەرەتای یاریەکە ینی زەید زۆر خراپ بوو دویاریەکەم متمانێ لێسەندەوە ڕاهێنەر خستە سەر کورسیەدەک ڕێبی سولاقە خستە لەو باشتر نییە بەس نەبوو هەر خستەی نەویاریەوەتی باشتر بێتن ئەگەر باشتر بێتن لە خولەکی 20 کاتی سووری وەگرتی ئەوە عراق بەخۆی هەڵبژاردەکە ئەگەر سەیری یاریەکانی بکەی بەس گەیمیەکەم باشە گەیمی دووەم تااقەتی نامێنە تاو لەگەڵ نەرویزەوە بوو لەگەڵ فەڕەنسا گەیمیەکەم یەک گۆڵی خوارد و گەیمی دووەم ئەحمەد باسل جەمی یەکەم گۆڵێکی لەسەر تۆمار کرا یاریی باش کرد بەڵام هەست دەکەم فشارێکی زۆری لەسەر بوو داوای گۆڕانکاری کرد پێکان نەبوو عراق ئەو کارتە سوورە وای کرد 5 گۆڵ خوارد باشترین سێ یاریزانی عراق لەو سێ یاریە چێ بەلای تۆ سێ یاریزان زیاتر نە میرخازۆسکی لەگەڵ تۆم ئاکام هاشم علی حەمادی بەلای منەوە ئەمیر عماری نەوەک علی حەمادی هیچ شتێکی جیاوازمان لێ نەبینی بەڕاستی لەگەڵ نەرویز زۆر باش لەگەڵ نەرویز زۆر باش ئەو یاریزانە کێشە هەیە نازانێ گۆڵ کاویش لە پێش تۆپ زۆر دەچێنێ بەڵام وەکو یاریزان بڕینەوەشتانە زۆر باشە